زادت سولوسي بربو كاتي بياني رويشتم خيالاوي يمراني ويمراني تياكرم جان انا مش باكو بدل بو أري والله زور بدل بو درا زيك اكل شي جاني بي أي ابو شي خير والله بروسكك لازم يكسر أصد شو نتي واي بو دوام تعرف شاب مو يزني ايدا باشا انا تراس زادت سولوسي بربو كاتي بياني بله تراس انا الشرماني خشكم لألماني هنايتي بو سكيشة بو قاجيشة بو معدة بو حموشتك ازار شاكاتو تو بخو لا خوي تو دمي بكرواني هذا اللي من اشكيني دي خير اسا شاكا بيتو أنا رويشت دي باشا دي بخير دي خوا حافظي دي بس الله يحبك ام خواردوه بري والله خوادم لو كل كاكا تو شلون خذوا حب اخوي يقولك حبك خواد متعابر كل بابا شلون حبك وتو اي تو شلون برسي دكتور حب اخوي عائلتي مثقف ونادا روش بيلي وقوا شلون بيرين معي دكتور حب اخوي عائلي مثقف قينا بس خو بحبك شو متخلف كل بابا مثلا متخلفين يا تو شلون برسي دكتور حب اخوي تو خذ بيني وا وتسمع كل الرنگ بدود ليش تو هاي شي ولا سي خذ كا او حالته يتي شتكم ليني كرة شلون هي مش تدلي بيه هر خون فرياتك هو دم تكرو لو قلت دم تكرو برسيار مكا عيب منيا كاكا ميس عيب منيا كرة كاكا جان علاج تكم علاج هو براستته كويس عيب منيا كاكا برك ما يدم ليش على مالي حبكم خوارتها حبيتي تخوار ناشا حبا سيكو شكت خوار دبي لا خركم خركت خوار الو كرة شو حبي خرا خوي لخوته او حبا قري كرا زور كسا اي كاكا يستعمل عيب منيا دوازم لي بينا شي يعني ثقة مني مسألة سيقانية كاكا مسألة سيقانية بس نام يا حبيبي كرة كاكا جان او حبنية او فيتامينا ميردي بورا كم دكتورة روجي دوان لو اخوا الله يتوبا اي كرة كاكا ميردي بورد نخوش اما تصرفتم بميردي بورد كرة بابا جان نخوشي تشي او بو خوي دكتورة روجي سيوسوار حبا خوار رنگي الله يقول اتو دم بكرة ودي واش بقرا دي هو فيتامينا بس بيخوا بيتا طوب بس الدارو ديو على بعض دي هو بالراستا دي دم تكرو دي دي كيف ياكا استشوني ايش بزورة بابرو ارشي امره بخربه يعني ئەمە چییە؟ ئەڵێ پورزە ئەمی تا بابەجانی اخوي ما مستوى السرم ديش لباندي ڕۆڵە ئێرە دایریە چۆن شتی وابێ خۆکەی بەلای مەدیر عامە و ئاوا ئێستا موفەتیشێ بێ من چیم پێڵێ ما مستوى استدسم لغفي خوم دي دكمو ئەی بۆ یەکەم جار لێو نەکردو ئەنجابی بوو ئێرە السرم ديش ما مستوى ئێ باشە ڕۆڵە حەبێکی بخواردە دوانێ بخواردە بۆی ئازارەکە و پشکێ اي خواردم قلكم لمالي خوار قلش تازه ليره ورم قلت ڕۆڵە ئەو حەبانەی تۆ خواردوتە بە کەڵک نایە یەک حەبم بۆ هاتووە لە ئەڵمانیاوە هەر حەزەکەی بیخۆی ناگەیتە و دی دەرگاکە ئازارەکە و شکاوە انا قربان دم ما مستوى لوي هاتم ابوي شكان ما انتواو كردي تصاوري امري وزاره وەرە بۆ لای من مدیرم ئەبێ بە قسەی من بکەیت اخي ما مستوى مدير تصربتي هي بحب خواردن هەیەتی دە تۆ وەرە سبازك ما مستوى حبم خوارد انا گورە دە وەرە کاکە وەرە بۆ لای خۆ وەرە ئێرە وەرە دەی سەو ئازارە بۆ نەیاڵم وەرە دەمە بکەرەوە جوان ما مستوى بخوا حبيناي وحبم خواردي دەمە نەکەیتەوە عقاب تێم دەبیکەرە دەی الناس تخواري ما مستوى ئەو بخۆ ئێستا چۆنی چاولیت یەکسەر فەرقێ کرد ئەو لەچکەشی لێکەیتەوە ئەوانە و بینم لە دایرەکە دەبڕدەی لەم لاوە ڕۆڵە لەم لاوە تەوالێتەکەیە ئالەوێەوە دەبڕدەی بەخێر نێیت و چاو تخوە ئەمە مۆزەفە كاغا كرمتوني والله كوي بلي وها خراب
وەزعی باش نییە خێر وەزعم تەواو نییە مام نیعمەت لە کێ وا لاتووە وەڵا لەو ڕۆژ سبەینی ڕە عادێ و سینەم بۆ بگرە یعنی هەز بە چیەکەیت وەڵی جێژم جێش گێژیت ئەی غازاتم نییە زاروبار جاروبار ئەی شەو کە ئەخەویت هەز ناکەی بێتاقەتی با تەنگە نەفەسیش دەبوو خەوی ناخۆشی ژەبینی ئەرێ وەڵا زۆر زار لەسەر پشتێسپی بەردەبمەوە وا مەڵێ یەک دەقە بزانم جمگەکانە ئازاری هەیە یەقیت ئەی ئەم لە زیاترە من باڵە یەقیت زۆردا ئەم لە یعنی یەقیت یەک دەقە سدەکەی مام نیعمەت یەک دەقە بە قوربان فاستەکەم لە تۆرە پێشە خۆ ناو خۆم ئێرە ئای هەوە دێشی دۆزیمەوە چییە دۆزیمەوە تۆ ناوکێ کەوتووە بەڕاست وەڵڵا حیلات دوام کە بۆ ژوورەکەی خۆم چ بکەن لە ژووری تو بابە ناوکە بۆ هێنمەوە تو بۆ ترسی مۆزەفە چ لەگە خۆم نینم وەزەفی بچی بۆ خەڵک بزانێمە خەریکی چین خەریشتین بە هەر خەبەرەکی مدیری بدەم دەیەک جایی بڕۆ زەمانیە بکە بابە مدیر بۆ بزانێ من ناوکتێنمە لە ژوورەکەی خۆمە ئێدی ئەو سنی چ لێ بکەم ئێدە ڕۆژی سەڵ چاو بۆ هێنم با تۆ چای بێنی بۆ ژوورەکەم دەبێن کاکا من مدیر شعبەکی گەورە و گران ئەخە کو دەبی سنی فەڕاشم لە دەستبی وەرە جا بڕۆ پێشم کەوە یاڵە دەی وەڵڵا هێنا ئەو هەر ڕاوەساویتە وەرە خوایە تووشی چاتم وەرە کاگە کڕم ڕەحمەتت لەبێ ئێستا عیلاج دەکەم یەکسەر ڕاکشێ یەکسەر ڕاکشە بە سنیەوە ئەخر سەلام بە سینیەوە ڕاکشاوە ئەمڕۆ ئەم سینێ لێوە کۆڵیشێ دەرێوە دای نییە ئاها دە ئینجا یەکسەر ڕاکشێ ئەخر دەزانم بەس یعنی چادە بمەوە ئای بە زەمان گرنتی من با پیرە گەورم پێوتمەی و الطب الشعبي يعني طبي محلبي هي على محلبي محلي باوەڕکەم لە سوێن ڕەسێ حەوم خواردێت چانە بوویمەوە إبراز جوانكم تقول لأخوته حبوا أخوي العلاج الطبيعي يعني علاجي شروستي هي سروشتي دەرێم ئێستا ڕابکشێم یعنی یەکێک لە غافەتی بێتە ژۆرێت سپان پێ دەرێ خەمەن نەبێت دەرگام قەپات کردو بە کلیلی دام خستووە ئێستا پەردەکانیش قەپاتەکەم بەو قورحانەی دەست بۆ پەردەی بەێم ڕاست دەڕۆم ئێ سەبەب حەز ناکەم و تەواو بڕە دەباش دەڕاکشی یەکسەر ديدي راكش دي ها رحمة الله بابت وتأزارك عليه زور بسيطة ئای أما أو ئای أما أو بلمك هيتش بلمك شاش معنا قولي النشوة خو بقرا خو طنكة ئای أما ياك ئای أما دو سيمي أنتو زي بقوت خو بقرا ئەبرز پوشت عادي هستا دستن بريا دي هستا كي تواشتر ويت یەقیت قرميك بلاش تاهات ئەرێ وەڵڵا هەز دەکەم ئێستا لە ناو حەمامی بوخاریمە زۆر مهمە ئەساین چۆن کەچیتو بۆ ماڵەوە ئێوە شافتان هەیە لە ماڵەوە نا وەڵڵا سدەکات لە ماڵمە بەس هیچ مشکلە نیە دەکڕم ئەدێ باشە دوانی دەبڵ بکڕە لۆ چ قەوما هێزوق ئەخ دە ئیشەکەوە بە قوربانە بم لە دوای دوانزەی شەو پێشەوەی بخەویت بە براژمڵی پێ دەڵگریتر بەیانی هەڵەسی ساڵ باش توڵم کرد دەی تۆ زەخیرە دەی یاڵا هی ئەکڕم تەواو دەی سەر چاوەکەم دەبرە خواحبیت وەرە ئەکرەمە گێش وەرە پێڵاوەکانە خاوی لە من دوو جوود لە پێکەم دەبرە ئەرێ من چیم ئەوە چییە و هەموو خیبرەیە وەیەکرم تۆ بمری من چی بکەم بێ پول و پارە ڕوو بکەمە کوێ بێلا نەخۆم باجی زارا کچی هەرمێ وای هەرمێ وەرە بەلامەوە بزانە چیم لێ قەوما باجی زارا ئەزانی لە کوێ گوێم لە دەنگە کچی هەرمێ وای هەرمێ وای لە من قەوما وەیەخوا لە کەس نەقەومێ
باجی زارا خوا نەکاتۆ بۆ واکەی بۆ خاتری خوا بەخوا ئیشەڵڵا چاکە بێ بۆچی وا دڵی خۆ سەخڵەت کردووە هەر بێ ئەکرەم نەبا بەمرێ ئەکرەم ببڕۆ پیاوە جوانەکە بڕۆ خوا نەکاتە تۆ قسەی باش بکە دوعای خێری بۆ بکە ئیشەڵڵا باشە بێ بەس وەڵی شتێک هەیە نازانم چۆن پێتی بڵێم چییە دەی پێم بڵێ چییە ئەزانی چێتی چیەتی ئەوە ماڵەکە دەوەرە دەدواوە بڕ تۆ بۆ پێشم نەکەویە دیوتە فەڕاش پێشم دیر بکەوێ خۆمە دایرە نییە دەبڕۆ وەی هەرمی ڕەفیقەکانی هاتن مدیرەکەیەتی یاخوا بە قێر بێن سەر چا بەشکەم چاوێکی بێ بکێ چاوی هەڵێنێ فەرمووە لە ژوورێوەری براژن ناوی خوا بێنە خوا دەردیاوە و دەرمانی ژەیە وەڵی قوتمان عیلاجەکەی لای منە ئەمە چی عیلاجەکەی بێنێ بەیانی نییە براژن دوو خیار چەمەری بۆ بتوێنەرەوانێ نەختی ڕشکە و شمڵی یەک سوراحی بەناشتا بیێرێ عەلەمی نامێنێ کەی بای ئەوانە ماوە ئەسە و مەساجە هەیە منیپاڵیانە بۆ دەکەن ئەو کەن بە مێوەڕۆن کورە کاکە عیب و شوورەی مەساجێکی بۆ خاتری و خاوەکەی لە ڕێکیەوەیە ماوەتەوە عیلاجەکەی لای منە یەک کەڵە شاخی بۆ بکەن براژن عیبی نامێ بەخواجی بۆ بگرێ من بۆ یەکەم بەخوا بەس من نەزانم ئەمە کێشەکەی چییە چییە؟ ئەوە جنی هەیە براژن بە یارمەتی جەنابە من لە دایرە ئیجتیماعمەیە بێ بڕۆم وەڵی من ئیجتیماعم نییە شەمبیلا من چاکەم لەسەر تەباقێ نەمکردو گڕ بگرێ ئەمە عقوبە مەیە بە وەڵا عقوبە نەم لێرە وەڵای براژن من ئەو نەفایلم بەجێشتۆ لە دایرە بێ بسمەوە تەواوی کەم زۆر لەسەر مەکەوێن وەڵی هیوانێ براژن ئەمە لە کاتی داوامە هەر ئیش ناکات جانە خوازارە دوای داوام لە کەسمان ناڕوین لەبەرجێی مەیەڵن ئەڵیم هەرمێگیان عیلاجەکەی لای کێیە چارەسەری ئەمە تەنها لای سوبحێفەنیە باشە ڕۆڵە هەڵە تۆ ناڵێم ئەو کچاڵێم سوبحێفەنی لەکوێیە یەکێکتان لەگەڵم وەرن ئەچن ئەیهێنین جەنابی مدیر لەگەڵتایە من چۆنە بێ بێشی یەکێکتان بچنیا تو یا سامان ئەخە من فەڕاشم وا داوای چایەکە ئێ منیش مدیرە چا ناخۆم سامان جان تۆ لەگەڵ یا بچۆ چی مەسرەفیشی تێچوو عایدی منە باشە باشە بەسەر چاخ قوربان بۆ مەسرفەکەی عایدی تۆ بێت وەستی بەتاڵی مەتاڵم پێ ئەدەمێت کامەتان نەخۆشەکەیە ئەوە تا لە ژوورەوەیە باشە ئەڵم قوربان تۆ بڵێ باش بێ ئیشەڵڵا بێدەنگ ئەوە ئیشی تۆ نییە نەجوڵێنەوە بۆکوێ دوام مەکەون گومانی جنی لێ یەکەم تێگەشتن ئەگەر ژنی تیاابێ بێنە ژوورەوە چێتە گیانی ئێوە وی بەخوام نەترسم قەز بەسکرە دەرچۆ وەرە بردە دەرچۆ لە جەندی دەی یاڵا بەذاتی خوا دەنگ نەما وابزان بەخوا کوشتی کورە من ئەزانم ئەمە چیە دەبست بە دەمشتێ ئەو چێ قسەیەکەی ئەوە تەواو جنەکەم ڕاونە بەڵام دوو جەلسەی کە ببێمەوە سەری لێبم بۆ ئەوی زۆر باش بێ ئەکرەم کوڕا ئەکرەم نانای شەڵا نامرێ براژن گیان هیچ خەفەت مەخۆ خوا گەورەیە شپالای خۆیە بەڵام کاکەمە عیلاجەکەی لای دکتۆرە برام ئەمە دکتۆر نەبێ کەس عیلاجی ناکە دکتۆرێکی عێراقی هاتووە زۆر باشە خەڵکی بەغایە من ئەیناسم چارەسەرەکەی بەس لای ئەوە ئەیبینە لای ئەو یەکاویەکە ئی بۆ دکتۆری عێراقی ئەی بە کاکە باشین دکتۆر لە مەقادیشۆ هەیە هیچۆ مەقادیشۆ کورە دەبڕە بیشۆ دکتۆر هاتووە لەو ئەڵمانیاوی یەکاوێکە یەکسەر چاگەن وەڵاڵێن دکتۆرێکی لە تورکیا زۆر باشە نە بەخوا ئەڵێن دکتۆرێک هەیە لە ئێرانی یەکاویەکە یەکسەر چاکیەکاتەوە کورە بابە مەقادیشۆکە بێ بە والله ئەڵمانیا لە هەمووی کورە بابە ئەو مەقادیشۆ لە بەس تەماشای کە عیلاجەکە تکۆر
شەرمەسار کوێخە تۆ چەند سەعاتە منێ بان کرد هەر ئاخ و ئۆفتە بزانم ئەمر کە با من بۆ جێبەجێکم نوعمان خەریکە ئەو دڵەمە تەقی قوربانە بم کوێخە تەقی تۆ نەتەقی توکەیسە دڵمە تەقی من ئەزانی چیم بۆکەی ئەمرکە چۆرە سەر ئیشە کۆنەکە ئیشە کۆنەکەم ئاخر کام ئیشەیان پیاوە بۆ بکوژم نه پیاوم بۆ مەکوشە ئەی قەل و قازێ بۆ بدزم نه هەدوو خەلوقازی چی خەلوقازی لە ئاوایان نێژ هەموو دزی والله یەک خەل بدزی لە مۆلا هەردوو قاش دەشکێنم باشە چی بکەم ئەزانی چیم بۆکەی چۆرەوە سەر ئیشە کۆنەکەی زووت ڕاپۆرتەکانم بۆ بنووسە دەستێک هەیە لە ئاواییە ئێوێ لێم باو لە چۆخاتی بخە بزانە ئەو ناموافقە کێیە چیە ڕقی لێمە چۆ بنج و بناوانی جوان بۆ بتاقی کەرەوە بۆ خوای کوێ خاوی شە بەکەرشی من نایە دەزانین بۆ چکە کەس ناوێت لە قسە بکە بەخوا هەمووی زیڕەی کردو بەکەرشی من نایەوە نوعمان تۆ سیارە هەیە کوێخا سیارەی چی کەرە دێزێکم هەیە کە باری لێنێم لەو شاخەیە شەقەی شیر ڕێگاتەم دیدێکە هەر حیاشی بردوو جا بگرە ئەو ئیشم بۆ جێبەجێکە یەک پڕادۆم داناوە لە گەراجەکە ئەیکەم بە هەدیە آخر بەچ دیتەوە ئای قابلە درۆ لەگەڵا بکەم کوێخا تەقی وا بزانە راپۆرتەکە لە گیرفان تایە و پرادۆگەر من لە ژێرە هین یاڕبی تۆبە لە ژێرمایە یاڵا بزانام چیم بۆکەی یاڵا بڕۆ خواحافیز وەرە ئەو لە چی وەڕۆی ئەتە خۆڵی دەخوارو لێو لە خۆشی پرادۆکە خەری بخۆم هەڵە بڕۆ لێرە بڕۆ لێ خواحافیز لێ بزانام چیم بۆکەی جەمیلە وەرگی ئەڵی بەرمیلە جەمیلە چۆنی ها نەعمان چییە دڵێ خۆشە مشدم پێیە مشتەی چی گەراجەکە چیتیایە کەرە بۆرە ڕێک بەرەڵای کە با بڕوە لە شوێنی ئەو یەک پرادۆ هێنمەوە ئاخر مۆدێل باوەڕ بەمە ناکەم وەڵی کوێ خاوادی یاومەتیە کیۆخە یعنی گەڕای تۆ سەری شەکەی خۆ دەیتت چی بکەم نانەکە لەوەیە ئەیدانیشم بەدیار کەرە بۆرەوە پیاوە کە واز لە ملشکاننی خەڵک بێنە ئەیدانیشم بەدیارەوە کەرە بۆرەی خۆمانەوە ها هەتی لە کەریشە شانسم نەبووە سەوتی ئەمەنە ناخۆش یەک گەڕێکی هیچ عاج کردووە حەقە نەبێ بەسەرمەوە تەواو وتم پرادۆ یعنی پرادۆ تۆ بڵێ شانسەکەمان بێنێ پسمە پێشی پرادۆ تۆ نەعیمێدە ئاوا ناسی من خۆم اختصاصم ڕاپۆرت نووسینە تەقریر بە کوردیەکەی جۆ بگرە پێش هەموو شتێکی کەرەکە بەرەڵاکەی با بڕوە با ئازادێ بابا لە شەقەی باڵ و بڕوە ئیزعاجی کردوین منیشە چم بەناو ئاواییە ئەگەڕێم بزانم کێ زەمی کوێ خاکە کێ بە نیازی شتێکێتی تیری کێ ئینقلابی بەسەراکە بۆ یەکەم بە ڕاپۆرتێک و ڕێگەیم بە کوێخاو ڕێک لەو سەر و پرادۆکەیمە شوێنی کەرەکە دەواچم هاتم بڕڵێ دەبڕۆ بەڕڵای کرد دەبڕۆ پرادۆ ئەی چەندە خۆشە ناز ماسوودۆ ئەوە بێریە ئەمانە داغ لە دڵن ئەمانە ڕقیان لە کوێخایە با ڕیکۆردی کەم و بەش کوشتێکی لێ هەڵکڕێنم بێری چۆنی بەخێر بێکاک نامان تۆ چۆنی وەڵاهی باشم ئەها چونکە ماندوو زیاری بۆی ئاوا تۆزە نەختێک نەوعێکی جواب مەیتەوە اینجا وایە ئیشە و ماندووە بیت و بێتاقەتە بیقەی چێکە بابا ماندووی ئاخ تۆیسە تۆ خەریکی ئام فەلاحێتیەی معقولە کوێخا تۆویشە نەیاتێ و دوو لەسەر سێ بێ بە کوێخا وەڵامە جێ قوبوڵکردن نییە قەی چێکە وەڵا کوێخا قابیلێتی بابا چی قابێتی من دەڵێم تۆ نابێت کوێخا حەقی تۆ ئەخوا بۆ قبوڵی نەکەم ئەو وەقی خۆیەتی من کوێخام خۆشەوە حەز دەکەم ئیشی بۆ بکەم یعنی تۆ لە هەموو شتەکانی کوێخا رازیت ئای لەو پیاوە بەخوا شومە دەسەکەم خۆش بێت چاکم گەوجانی هیچم نەیا بەدەستەوە بێ پێش کاکە بێ پێش بێ پێش بێ پێش ئی بۆ نێمە پێش بە بەخۆم ماری کوبران نیم کاکە چ لە من دەوێ مێ پێش چاوەکەم ئەرە بابە تۆ پێشتر ئیشی حیواناتە نەکرد با کوێخە ئالیک زیاکار لەسەر ئێوە ناچار واز لەو ئیشە بێنی کەتای کوێخایە نا شێخوای زعیبی نییە کاکە وەڵی ئالی چێوەندە باش دەدا کاکا و مەحمەلەی نییە هینای تێرە خزمەتی ئەو منتیقەیە دەکا ناوی شێخوای بە خراپەی دێنی ها
ێ باشە ئێستا ئیشێکم پێ ئەمێ قسە لەگەڵا بکەم نێ قوربانم یەک دەفە نەڕێ ئەوە نێ قوربانم ڕێوەسە بێ قەزابی چ دەوێت توخوامە ئیشە تۆیکەی ڕەنی خەڵوزەکە وگرت و ڕەشدا گەڕاویت ئەوجە چییە کاسبیە چقیرێ باران گوڕم کابرا گۆتەری وەرگەرە چقیرەیە دوایە من ئەگەر ئیشی ڕژووی نەکەم ئەدێ ئەو خەڵکە بە سەزمانە ئەو خەڵکە فەقیرە بەچەکە بابوو تکەی بخوا ها آخر گوناح نییە تۆ خەڵوز دروستکەیت و چۆخا گۆشتی پێ برژێنێت یاڕبی عافەتی بی یاڕبی نوۆشی جانبی گۆشتی پێ بگری یەک قسە پێ بڵێم ئەوەندە چێقام خۆش دەوێ بمداتە بەر شاپان بەخۆ بە بابەوە ئەو جاوشەی بورتع دەدوم بەڕخت یەک دەکا والله بۆ معلوماتی کوێخایی و خەڵوزەکەی بەس بە کەڵک نایێت صعبەت دەکا ئەلو ئەوە هاتم کاکە هاتم ئەبۆ شەرەفم سەلام ناوێت لە قسە بکات سووری ژەزان بڕقیان لێتی بەڵام قسە ناکەن قسی بکەم بە ئاوە بڕۆم زامی هیچکە نابێت حەمە عەلیە بە قوربان دەبم ئێستەیەم بۆلاتی با سەوتەکە ڕیکۆرد بکەم حەمە عەلی ئەوە تۆی لێ بێشە بۆ سەبەب لە داخی دوو خۆم دەخچێنم ئەها چاون لێیە چۆخە ئەمەنە غەدی لێکردی بۆیە خۆ دەخینچێنی لە پێناو چێخای لە پێناو ئەو گوندەی خزمەتی ئەو گوندەی دەکەم بابە تۆ بابایەکی فەقیری خۆبەخشی سێدانە ساڵە بە بەلاش ئیشەکەیت یەکای ببیا وەزم لەو بەڕی خۆشیدا بێ پێشە داخی دوو خۆم دەخچێنم حەمە عەلی باشە هێم دوو قساکەین لێ بێشە خۆم دەفەوتێنم بابە خۆن نەفەوتینی لێ بێش باشە ئەڕۆم وەڵی هەمووشتان درۆکە وەڵی کوێخە حەقی هەمووتانی خواردووە بەڵام شانسی منە کەس قسە ناکە بەخوا برا ئەم دێ خێری تیا نەماوە هەر هەمووشیان درۆکە مەڵام کەس دای لە قسە بکە شانسی خۆمە ئەم دێ بەجێ بێڵم باشە چم گەڕم بە دوای دیکێ ئەو پرادۆ شەباحە هەرە بێ بۆ من بێت ئەمە عەلی عەمرن نەمێنە باشە بری خۆت نەمیری کاکە باشی سەرچاوم باشی برام تاو ئاوا ئێمە بیت وڵا لە خزمەتام سەرچاوم فەرمو سەرکەوە ئەوە ئێرە ئەشیای لێ بشە دواوە سەرکەوە جێ نابێتەوە یەخۆ بزنم پێ نییە بە قوربە یەکورە جێت نابێتەوە ڕەحمەت لە باوکت دەبرۆ دواوە سەرکەوە باشە باش اینجا سەلام و عەلەیکوم عەلەیکوم السەلام یاخوا بەخێر بێ سەلام یاخوا کە هیلاک و بێتاقەتم خوایە جان ئەمە قسەیە ئێمە هەموو بێتاقەتین بە جددی یانی هەموو سەرمانێشێت کورە برام بێتاقەتی من هین ئەوە نییە کاکە هیلاکین ئێمە هەموو ئاوایەکە هەمووی هیلاکە کورە برام هیلاکەتی من هیلاکەتی دەست ژن و ماڵ و مناڵە کاکە ئەوە تۆراوە لە ماڵ باوکێتی مشکلەمان هەیە ناسازێ چ زانم ئەیدە چاوە لێ ئەوە فەقیری ئەوە نەبوون ئەژینەوە بیستوە لە کاسەی پڕ ئاشتی ماڵە کورە برام مەسەلە کاسە و ئاشتی و ئەوانە نییە کاکە گیان من برایەکم فەنگ لە دەستی دەچ و زەلامێکی کوشت هەچی ئاڵتون و سەرۆت و سامانمان فرۆشمان کردمانە سوڵح بۆی و ئیتر لەبەر ئەوە لێم عەجزە و مشکلەمان هەیە و پڕە بەخێران ئێدە تەواوە منیش وا ئەڵم چاوەکەم مادەم براکە و خەڵکی کوشتۆ تەقەی کردووە ئەوە نەبووە ئەگەر هەبووە تەعین بۆی هەڵبەتە ئەوەی ناکرد کورە کاکە جان حەقی بەوە چێ برام برای من ئەڵێم تفەنگ لە دەستی دەرچووە من ئەو هاوکاری برای خۆم کردووە ئەویش پێی قبول نییە لەبەر ئەوە تۆرە ئەو مشکلمان هەیە و مێشکم مرتاح نییە و هیلاکم وەرە بابە هەمووی خەتای شوێخایە ئەگەر بە عەدالەتی ئەم ئاوای ببردا بەڕێوە خەت ئاوا تووشی مۆشاکیل نابووین برامەوە چ علاقی بە کۆخاوە هەیە مۆزوع کۆخە حەقی چێ بەسەر ئەمەوە بەرەوەڵا هەرچی هەیە خەتای شوێخایە کورە کاکە گیان کۆخە حەقی چێ بەسەرەوە مەسەلەوە کاکە جان کۆخە پیاوە باشە چ مشکلەمان هەیە لەگەڵی یعنی تۆ لە شوێخا ڕازیت چی ئەی بۆ عیبی چییە کۆخە پیاوێکی باشە هەمومانی ڕازی ئەرەدا قسە بکە ئەرەدا شتێک بڵێ بە شوێخە ئەرەدا شتێک بڵێ بەشەر تۆرە خوارەوە تۆرە خوارەوە یەڵا دابەزم وەڵا دەبرە دەی یەڵا دەی دەبرە دەی سەلامێک لە پێی کۆخا شتێک ناڵێ یەڵا دەی لاتەوە دەرچۆ دەی دەبرە دەی
نعمان هاتیتەوە چیت کرد؟ هیچم نەکرد تەلەفۆنە یەک دەقا کوێخایە بەو ئەلەو کوێخاکیان باشیت راپۆرتەکان هەمووی حازرن بەڵێ ئێوارە بۆ تێنم و تۆش پرادۆکە حازرکە دەیخوال لەگەڵ قوربان برادۆکە حەزرە؟ ژنەکە پرادۆی چی وشتی چی ناوەڵا هیچ نەبوو ئەچوومە لای هەر زەلامەتیەکی نێوێرا قسە بکە سوور ئەمزانی ڕقی لە کوێخە شانسی من قسەی ناکرد ناوەڵا هیچم بۆ نەکرد ئێستا چی بکەین؟ وەڵاهی نازان خۆ کەرە بۆ لە بەرڵا نەکردووە ئای تۆ نەوە بەرڵایکە ئەرێژنەکە تۆ بۆ لە خۆ تۆ بەرڵایەکەی ئەزانین چۆن وەڵای من شتێکم هاتوو بە خەیاڵە بە جددی نازانم بەڵام کە پێم وتی نەبقیژێنن نە هاوارکە و نەبشتوەرێ ئەزانی چۆن ئەبێ راپۆر لەسەر چێ بنووسین لەسەر چییە؟ تۆ راپۆر لەسەر کەسوکاری خۆت و منش لەسەر کەسوکاری خۆ منووسم ئەییا ڕۆ من چۆشتی واکەم نایکەی مەیکە قیروسیا وەڵا تۆ ژیانی تۆ هەر بۆ باش لەگەڵ کەرە بۆ نابرێتە سەر نایکەم و نایکەم وەرە دەبایکە ئەڵێ بدە تۆ باشە دەی باشە من ئەیکەم باشن ئەمە قسەی عاقڵانەیە جۆگرە تۆ ئەچیتەوە ماڵی باوکە راپۆر لەسەر خوشکە لەسەر براو لەسەر دایکە لەسەر باوکە لەسەر ئامۆزاکانە خاڵۆزاکانە کامەیان قسە بە چۆخاوت بیکە بە راپۆرتێک و تەجیلیکە ئەوان نییە موبایلەکەی لێ نزیکەوە بیخەرە سەر ڕیکۆرد و بیخەرە گیرفانتەوە کەس نازانێت منیش لە ناو کەسوکاری خۆمە عینەشت لەگەڵ براکان و خوشکەکان بزانم چیە زەمی کوێخاکە بۆ یەکەم بە راپۆرت و ئەیەمێن تەواو ئەمەم پێخۆشە اینجا جۆ بگرێت کە چوویتە ژوور و یەکەم شت چیەکەی باسی کوێخاکەی موبایلەکە دەرێنە ئەوە بە ڕیکۆردیکە بیخەرە ژێر و ئاوادانەکە کەس نادە بۆستە راپۆرتەکەی من 6 دانێ هی تۆ 5 دانێ پۆزم بەسەرا لێمەیە ئەوە نیە ڕەحمانی برام لە ژورێسی بۆ دەکەم بە 6 یعنی تعادل ئەیخوا بەخێر بیر ڕەحمانی برام باشی نەعمان جان شکور باشی وەڵاهی باشم حاڵ و حواڵی تۆ بەخوا من باش نیم ناشکوری نەبی ئەوە شەکرەمە زەختمە دڵمە ئەوە ڕەبووەمە هەر مردوو ئی باشی ڕەحمانی برام ئەوە گول خەستەخانەی تیای بۆ ناچی خەستەخانەیەکی بە ساقیچان بۆ خەستەخانە دەرمانی تایە ئۆکسجینی تایە ئەوە تا حتا ئۆکسیجینەکەشم هینی تیا نەماوە شیکی تیا نەماوە باشە ڕەحمانی برام کە دەرمانی تیانێ بڵێ سەبەبەکە چێ بێت سەبەبەکەی هەمووی ئەم کوێخانە موبارەکە ئەم ئاوایی تێگاو ئەو خەڵکە تا ئایرێ هاتۆ بێزار بۆ بێزار ئاخر کوێخا یعنی چۆنی کوێخا وەڵی خراپە مەگە چواری وەکو تۆ مەتحی بکە و تەقری لە خەڵک بنووسی عیبە کوڕی باوکم واز بێنە واز لەم کوێخانە موبارەکە بێنە شێتی کردین دەوانێ وەڵاهی ئەزانی چۆن ڕەحمانی برام بەخوا من دووسێ شەوە نەخەوتوم هەنازانم باشە تۆ بڵێ هێرەوە سەبەبەکە بێ بنە بێ بڕۆ ڕەحمانی برام دەباش ئێم لەگەڵ تا بۆ خەستەخانە خەستەخانەی چی لە داخی کوێخای ناموبارەک بۆ خەستەخانەش ناکرد ڕەحمان ئەوە چی بوو کاگە ڕەحمان تخوا نعما تۆ بەشەری تخوا تۆ ئینسانیت ڕاپۆل لەسەر برای خۆ بنووسیت لەبەر خاتی سیارەیەک ئەو تا براکەوە بەر چاوتەوە لە ئۆکسجینەکەی دەمی نەماوە ئەی ویژدانم کوا ئەی زەمیرم کوا آخر معقولە والله برا هەر هەمووی کە دای کوێخا ئەشەم بیللا ڕاز دەکات چی نەعمان ئەشەم بیللا ڕەحمانی برام ڕاز دەکات کوێخا بەس بەشەر نییە بەس ئینسان نییە ئەوە تا خوێنی ئەم هەموو ئاوایی مژیوە یعنی بەدەست من بێت تێگەی ئاوەکەی دادڕ معقولە لە خەستەخانەکەیە پەمپێکی ڕەبووە نەبێ بۆ براکەم ئەوە ژیانە تیاتی هەر هەمووی خەتای کوێخایە ئەشەڵەم بە شەرەف و نامۆسم بەس ئینسان نییە و کوێخایە پرادۆکە